جرفل سەخر چۆن گۆڕا بۆ جرفل نەسر. ناوەندێکی استراتیژی و پێگەیشی گرنگی گروپەکانی حەشدی شعبیە. کەتیبەکانی حیزب الله عێراق و زیاتر لە 20 گروپی دیکەی حەشدی تێدایە. کۆگای موشک و کارگەی درۆنە و لە کۆتایی ئۆکتۆبەری 2014دا حەشد لە دەستی داعشی ستاند. 180,000 دانیشتووی ناوچەکە ئاوارن، زیاتر لە 9 ساڵە لە کەمپەکاندا دەژین و بۆیان نییە بگەڕێنەوە بۆ زێدیان. جرفل سەخر ناوەندێکی سوننە بوو لە باشووری بەغدا. ناوچەکە سەر بە پارێزگای بابلە و دەڕوانێت بە ڕووی فەلوجەدا. باخ و بێستانێکی بێبنی هەیە. دەوترێت هەندێک ناوچەی هەرگیز تیشکی خۆر لێی ناگات بە زەوی. دوای ئەوەی حەشدی شعبی ناوچەکەی کۆنتڕۆڵ کرد، ئەنجومەنی پارێزگای بابل ڕایگەیاند بۆ هیچ کەسێک نییە بگەڕێتەوە ناوچەکە تا مین و تەقەمەنیەکانی داعش هەڵدەگیرێنەوە. ئەنجومەنەکە وتیشی پرۆسەکە 8 مانگی پێویستە، بەڵام ئەمە بووە 9 ساڵ هێشتا ڕێگە نەدراوە کەس بگەڕێتەوە. ئەمریکا لە ڕێگەی پشکنینی تشکی سوورەوە چاودێری ناوچەکە دەکات. درۆن و فڕۆکەسی خوڕیەکان ناتوانن وێنەی واقعەکە بگوازنەوە، چونکە گروپەکانی حەشد لە سایی دارخورما باڵا بەرزەکاندا لە جوڵەدان. ناوەندە میدیایەکان چەندین راپۆرتی وردیان لەبارەیەوە بڵاو کردوێتەوە و دەوترێت ئەو ناوچەیە بووەتە سەربازگەیەکی گەورەی حەشد و کۆگای زۆری چەکی تێدایە. لە پاڵ کۆگەکاندا بە هاوکاری ڕاوێژکارە ئێرانیەکان، گروپەکانی حەشد سەرقاڵی پەرەپێدانی چەک و دروستکردنی بنکەی موشک و درۆنن. هیچ کام لە سەرۆکوەزیرانەکانی عێراق لە مالیکیەوە تا سوودانی نەیانتوانیوە بگەنە بازگەکانی حەشد لە دەروازەی ناوچەکە، ئەگەرچی زۆر هەوڵدرا مستەفا کازمی کارێک بۆ گەڕانەوەی سونەکان بکات، بەڵام هیچ جوڵەیەکی نیشان نەدا. سەرەتای ئەمساڵ ئیڤان فایق وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق ڕایگەیاند ئاواتمە سەردانی جورفل سەخر بکەم، بەڵام ناتوانم. ئەمە لە کاتێکدایە سونەکانی عێراق بە مەرجی ئاساییکردنەوەی ڕەوشی ناوچەکان و گەڕانەوەی سونە بۆ زێدی خۆیان چوونە ناو حکوومەتەوە، بەڵام تا ئێستا حکوومەتی سوودانی نەیتوانیوە ئەو بەڵێنانە جێبەجێ بکات. لەو چوارچێوەیەدا ئەبوو عەلی عەسکەری لە بەیاننامەیەکدا ڕەتی کردەوە ڕێگە بدەن تیرۆریستان بگەڕێنەوە بۆ ناوچەکانی عۆجا، تکرید، ئامرلی، بەلەد، ئەبوو غرێب، جرفل سەخر، ئەلکەرەما، ئەلبوونەمر، ئەلجغایفە و شەنگال و گەڕانەوە بۆ ئەو ناوچانەی بە خەونی گەڕانەوەی ئیبلیس بۆ بەهەشت وەسف کرد. جرفل سەخر چی دیکە بەو ناوەوە ناناسرێت. حەشدی شعبی ناوی لێناوە جرفل نەسر و خاڵیە لە دانیشتوانەکەی. ناوچەکە بایەخێکی استراتیژی هەیە و دەکەوێتە سنووری پارێزگای بابل و بە دەروازەی باشوور بەڕووی بەغدای پایتەخت دادەنرێت. 26 کانونی یەکەمی 2023 سوپای ئەمریکا لە تۆڵەکردنەوەی هێرشکردنە سەر سەربازەکانیان لە هەولێر بۆردومانی ناوچەکەی کرد و ژمارەیەک چەکداری گروپە چەکدارەکان کوژران و بریندار بوون.